لەگەڵ میوانەکەم قسە دەکەم بەڕێز زیرەک کەمال چاودێری سیاسی کە لە هەولێرەوە لەگەڵما. زۆر سپاس بەڕێز زیرەک. ئێستای تر قۆناغی دانوستانی لایەنەکان دەست پێ دەکات بۆی کە ڕێک بکەون لەسەر پرسی پێکەنانی حکوومەت چەندە پێویستە پەلە بکرێت لە پێکەنانی کابینەی دەیەمی حکوومەت و لایەنەکان دەبێت چی لە بەرچاو بگرن بۆ بەرژەوەندی گشتی هەرێمی کوردستان. سپاس بۆ جەنابت و بۆ بینەرانی ئازیزی کەی24. دیارە ئێمە وەکو جەنابیشتان ئاماژەتان پێکرد ئێستا ئێمە لە قۆناغی دوای هەڵبژاردن دەژین، واتە ئەوەی ئێستا ئێمە دەیگوزەرێنین و بەڕێ دەکەین قۆناغی دوای هەڵبژاردنە. قۆناغی پێش هەڵبژاردن بریتی بوو لەوەی کە هەر حیزب و لایەنێکی سیاسی کە بەشداری پرۆسی هەڵبژاردنی کردبوو بەرنامەی خۆی، کارنامەی خۆی، ڕوئیای خۆی، پرۆژەی خۆی لە بۆ ڕایگشتی بڵاو کردەوە، هەڵمەتی هەڵبژاردننی کرد، ڕێکلامی بۆ خۆی کرد. بەڵام ئێستا ئەمە لە قۆناغی دوای هەڵبژاردندا دەژین، بۆیە پێویستە هەموو لایەنە سیاسیەکان بە تایبەتی ئەوانەی دەنجیان هێناوە و لە پەرلەمان کورسیان بەدەستێناوە یەکەمین شتدان بۆ دابنێن ئێمە لە سەردەمی هەڵبژاردن ناژین تا ڕێکلام و لێدوان و وتەی ئاگریم بدەین. دەبێت دان بۆ دابنین یەکەمین جار ئێمە لە دوای هەڵبژاردندا دەژین. دوو تایبەتمەندی لێک جیاوازن بەڵام تەواوکەری یەکن، واتە خۆی پرۆسی هەڵبژاردن لە ڕووی مێژوویی، لە ڕووی مانا، لە ڕووی سیاسی دوو قۆناغا. قۆناغێکیان ئەوەیە کە لە سەرزەمینی واقعیدا دەگوزەرێ، هەڵمەتی هەڵبژاردن دەکرێت و خۆ ئامادەکردن دەکرێت و پرۆژە و بەرنامە بڵاو دەکرێتەوە. قۆناغی دووەم دوای هەڵبژاردنە کە دامەزراوەکانی سیستەمی حکومڕانی پێک دەهێنرێن. بۆیە من دەمێت سەرەتا ئاماژە بۆکۆی یەکەمین جار دەبێت حیزب و لایەنە سیاسیەکانی ئێمە دان بۆ دابنێن بە گفتار و بە کردار کە ئێمە لە قۆناغی دوای هەڵبژاردن دەژین. باشە بەڕێز زیرەک، ضرورەتی حکوومەتێکی سەرتاسەری لە ئێستادا بۆ هەرێمی کوردستان بە چەندە پێویست دەزانن کە لایەنەکان کاری لەسەر بکەن؟ یەک پەرلەمان، یەک حکوومەت، یەک هێزی پێشمەرگە، یەک هەرێمی کوردستان. ئێمە دەزانین یەک لە گرفت و کێشە و ئەو ئاریشانەی کە لە قۆناغەکانی ڕابردوودا بۆتە بربەستێکی گەورە، بۆتە مایە ڕەخنە و گلەیی، هەم لەسەر ئاستی ناوخۆیی، لەسەر ئاستی میلی و جەماوەری و هەم لەسەر ئاستی نوخبەی سیاسی و هەم لەسەر ئاستی دۆستەکانی ژمان. ئەوە بووە کە ئێمە حکوومەتی هەرێمی کوردستان بە پێی پێویست نەیتوانێت حکوومەتێکی سەرانسەری بێ، هێزێکی پێشمەرگەی سەرانسەری کە یەک بگرێتەوە. ئەنی کۆمەڵێک لێترازان و بەشبەشێنە هەبووە، ئەمەش مای گلەی و گازاندە و ڕەخنەی هەموو لایەک بووە تا لە هەڵمەتەکانی هەڵبژاردنیش حیزبەکان بە تێکڕا، چ ئەوانێک کە لە دەسەڵات بەشدار بوون لە ڕابردوو، چ ئەوانەی ئۆپۆزیسیۆنیش بوون، تاکیدیان لەوە دەکردووە یەک حکوومەتی، یەک هێزی پێشمەرگە، یەک ئاسایش، یەک پۆلیس، یەک دامەزراوەی ئیداری. واتە لە ڕابردوودا ئێمە ئەو کێشە و بربەستانمانەیە. بۆیە لە داهاتوودا ئەگەر ئێمە دەمانەوێ مانا بۆ هەڵبژاردن بژێڕینەوە، ئەگەر ئێمە دەمانەوێ ڕێز لە دەنجی خەڵکی کوردستان بگرین، ڕێز لە گەلەکەمان بگرین، لە چین و توێژەکانی کۆمەلگا بگرین، لە هەموو ئەوانە بگرین کە بەشداری هەڵبژاردنیان کردو بە ئومێدەوە دەنجیاندا، دەبێ ئێمە لە داهاتوودا حکوومەتێکی سەرانسەریمانە بێ لە هەڵەبجە و پێنجوونەوە هەتا دەگاتە زاخۆ و هەتا دەگاتە سیدەکان و حاج و مەران و هەموو. باشە زیرەک ئەم حکوومەتە سەرتاسەریە چۆن دروست دەکرێت ئەگەر لایەنەکان خۆی بە خاوەنی نەزانن؟ بۆ نمونە ئەزمموی ساڵانی ڕابردوود باس کرد کە هەندێک ڕێگری هەبوو کە مانای ڕاستەقینی ئەم حکوومەتە سەرتاسەریەمان بینی بێت لە هەرێمی کوردستان، ئەویش بەهۆی ناکۆکیە سیاسیەکان و یا هەندێک هۆکاری دیکە. ئەمە چۆن دروستە بێت ئەگەر تۆ خۆت بە خاوەنی حکوومەت نەزانی؟ من پێم وایە ئەگەر ئیرادەیەکی نیشتیمانی هەبێ، ئەگەر ئیرادەیەکی نەتەوەی هەبێ، ئەگەر ئیرادەیەکی یەکگرتوو هەبێ، کارێکی لەو شێوەیە ئاسانە، زەحمەت نییە بمانێ حکوومەتێکی سەرانسەری دروست بکەین و هەموو ئەو گلەی و گازاندە و ڕەخنانە لە بەرچاو بگیرێن کە کۆمەڵانی خەڵکی کوردستان لە ڕابردوودا هەیان بووە. من پێم وایە کارێکی نەکردە و محاڵ نییە. بەڵام ئەوەی من دەیبینم وەکو چاودێرێکی سیاسی نایشارمەوە لە پرسیارەکانی جەنابیشتان جۆرێک لە نیگەرانی دەخوێنمەوە، ئەمن کە تەماشای سروشتی سیاسی و ڕێبازی فکری و ڕابردووی هەندێک لە حیزب و لایەنە سیاسیەکان دەکەمەوە، ناڵێم هەمووی، ئەو ئەگەرە بە دوور دەبینم کە ئێمە بتوانین حکوومەتێکی لەو شێوەیە دروست بکەین. لەبەرەوە
پرسیارەوەی ئەگەر ئەولەویات لە لای ئێمە بەرژۆندە باڵەکانی گەلی کوردستانە ئەگەر ئەولەویات لای ئێمە پاراتنی قەواری هەرێم و قوڵکردنەوەی پرۆسەی دیموکراسیە ئێمە دەبی کار لەسەر ئەوە بکەین هەمومان شانی بدەینە بەرێ با ململانەکانمان جیاوازیەکانمان بەرنامە جیاوازەکانمان ئاساییە لە سەرزەمینی واقعدا بڵاو بکەینەوە بەڵام لە مەسەلە ستراتیجیەکان بەهێزکردنی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستان و هەموو ئەو حزبانی بەشداری دەکەن لە حکوومەتی هەرێمی کوردستان لە پێناوی خزمەتکردن بێ بەگەلی کوردستان نەک لە پێناوی وەرگرتنی چەند وەزارەتێک و چەند امتیازێکی شەخصی لەبەرەوە گەلی کوردستان چاوەڕوانێکی زۆری لە هەڵبژاردنە هەیە بۆیش بە ڕێژەی زیاتر لە 170 بەشداری و هەڵبژاردنەی کرد یعنی ئومێدی بۆ هەڵبژاردنە هەیە کەواتە ئێمە دەبێت ڕێز لەو ئیرادەیە بگرین ڕێز لەو چاوەڕوانانەی کۆمەڵانی خەڵکی کوردستان بگرین ئیش لەسەر ئەوە بکەین ئەو گلێ و گازەندە و ڕخنانەی کە لە ڕابردوو هەبوون بنەبڕی بکەین بە بەرنامەیەکی نوێ بە ڕوئیایەکی نوێ کە سنتەری بیرکردنەوەمان سنتەری کارکردنمان بەرگریکردن بێ لە بەرژۆندێ باڵاکانی گەل و نیشتیمان زۆر باشە کەواتە بێ دانوستانی لایەنەکان لەسەر چ بنەمایەک بێت بۆ پرسی پێکەنانی حکوومەتی داهاتوو ئەزانی من پێم ئەو حیزب و لایەنە سیاسیانەی کە دانوستان دەکەن بەشداری لە دانوستان دەکەن و بڕیار دەدەن بەشداری بکەن لە حکوومەتی هەرێمی کوردستان چونکە مەرزنی هەموو هەندێک لە حیزبەکان لە ئێستا ئیعلانیان کردو کە بەشداری حکوومەت ناکەنەوەش مەسەلەیەکی زۆر نۆرمال و زۆر ئاساییە خۆ ئەو ئۆپۆزیسیۆنیش بە زۆرێک لە زۆرەکان ئەگەر وەکو ئۆپۆزیسیۆن ڕۆڵی مێژووی خۆی ببینێ لە سەرزەمینی واقعدا چۆن حکوومەت زەرورە هەبێ پێویستە هەبێ ئۆپۆزیسیۆنیش پێویستە هەبێ بۆیە من پێم ئەوانە کە ئەوانی بەشداری حکوومەت دەکەن دەبێت لەسەر بنەمایەک بێ بەهێزکردنی حکوومەت بێ بۆ خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستان بۆ پاراتنی بەرژۆندی باڵاکانی ئەم میلەتە و ئەم نیشتیمانە واتە نابێ بەشداریکردن بێن لە حکوومەت لە پێناوی بردنەوەی کۆمەڵێک دەستکەوتی حیزبی کۆمەڵێک دەستکەوتی شەخصی بەڵکو دەبی لە پێناوی جێبەجێکردنی ئەو کارنامەیە بێکەدای دەڕێژن کە ئەویش خزمەتکردنە لە ڕووی ئابووری لە ڕووی سیاسی لە ڕووی کللتوری لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی خزمەتگوزاری لە ڕووی تەندروستی لە ڕووی پەروەردەی لە هەموو بوارەکانەوە واتە دەبێت ئەولەویاتی بەیەکەوە کارکردن و دانوستان لەسەر بنەمایەک بێ کارنامەیە سەرەتا کارنامەیەک دابڕێژرێ کە خزمەتکردن بە کۆمەڵانی خەڵکی کوردستان و دوجار میکانیزم و ئالەت و شێوازەکانی جێبەجێکردنی ئەو کارنامەیە لە سەرزەمینی واقعدا دەبێت دەستەبەر بکرێت زۆر باشە بە هەر سەبارەت بە پرۆسەکەەوە چۆنێتی میکانیزمەکانی دەست بەکاربوونیش بپرسم بەڕێز ڕاوێژکاری سەرۆکێرەمی کوردستانیشی دوای پەسەندکردنی ئەنجامەکان دەڕۆژ لە بەردەم سەرۆکێرەمی کوردستاندا هەیە بۆی کە فەرمان دەربکات و دواتر لە ڕۆژ 11 بە پەرلەمان کۆب بێتەوە ئامادەکاریەکان کراوە ئێستا زەمینە ڕەخساوە بۆی کە ئەم فەرمانە دەربچێت پەرلەمان دانیشتنی خۆی بکات دوای ئەوە هەنگاوەکان چی دەبن دیارە سەرۆکایەتی هەرێمی کوردستان و تێبێژی خۆی هەیە و شەوی ڕابردوش ڕای سەرۆکایەتی هەرێمی کوردستانی بڵاو کردەوە کە گوتی ئێمە با بڵێن ئەوە دەرەنجامەکانی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانمان بەدەست گەیشتووە و بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستانی لە ئایندەیەکی نزیکدا با بڵێن فەرمانی ئەنجامدانی یەکەمین کۆبوونەوەی پەرلەمانی دەست پێ دەکات من پێم وا سەرۆکایەتی سەرۆکی بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان ئیلتیزامە قانونیەکەی خۆی دەکات جا ئەو کاتیش دەمێنێتەوە سەر ئەوەی کە حیزب و لایەنە سیاسیەکان بتوانن پەلەل لەمە بکەن وردە وردە بەپێ ئەو کارنامە و بەپێ ئەو بنەما یاسایەکەوە پەرلەمانی کوردستان یەکەم کۆبوونەوە دەکات و سەرۆک و دەستەکان هەڵدەبژێرێت و دوجار بڕیار دەدرێت بۆ پێکەنانی حکوومەتی هەرێمی کوردستان من پێمە ئەوەی لەسەرشانی سەرۆکی هەرێمی کوردستان بێ ئیلتیزامە قانونیەکەی خۆی جێبەجێ دەکات ئیتر دوجار دەمێنێتەوە سەر حیزب و لایەنە سیاسیەکان پەلە بکەن لە هەیکەلەی پەرلەمان و لە پێکەنانی حکوومەتی هەرێمی کوردستان و کابینەی نوێ زۆر باشە بەڕێز زیرەک کەمال چاودێری سیاسی زۆر سپاس کە لە هەولێرەوە لەگەڵمان بووی